سەبارەت بە گرنگی سەردانی وەزیری دەرەوەی فەڕەنسا بۆ هەرێمی کوردستان بەڕێز دکتۆر بینوتی مارتن توێژەری فەڕەنسی لە لیۆنی فەڕەنساوە لەگەڵمانە. دکتۆر بەخێر بن سەر چاوان گرنگی هەولێر و هەرێمی کوردستان بۆ کۆبوونەوەی وەزیری دەرەوەی فەڕەنسا لەگەڵ سەرکردایەتی کورد چییە؟ زۆر سپاس بۆم دەرفەتە. پێم وابێت ئەم کۆبوونەوەی ئەمڕۆ زۆر گرنگە و ڕنگدانەوەی مێژووی پەیوەندێکی مێژوویە لە نێوان هەرێمی کوردستان و فەڕەنسا و فەڕەنسا ڕۆڵێکی زۆر گرنگی گێڕاوە لە پاراستنی کورد و پاراستنی مافی کورد تاوەکو ئێستا. ئەگەر سەیری لە 2007 بکەین فەڕەنسا لەو کاتێک کە داعش سەری هەڵدا لە پێش 2007 تاوەکو ئێستاش ئەندامێکی کارای هاوپەیمانی دژی داعشە و چەند بەشانی پێشمەرگە هێزەکانی فەڕەنسا دژی داعش جەنگاون و ئەم سەردانەش بۆ هەرێمی کوردستان زۆر گرنگە و ڕنگدانەوەی ئەو مێژوە بەهێزەیە لە سووریا بۆ گفتوگۆکردن لەسەر دۆخی ڕۆژئاوا. فەڕەنسا لە چەندین ساڵە نوێنەری خۆی هەیە لە سووریا و کاری کردووە بۆ ئەوەی پاراستنی مافەکانی گەلی کورد لە سووریا. باشە دکتۆرە، ڕۆڵی فەڕەنسا لە پاراستنی کورد لە ناوچەوەکە و سووریادا چی بووە؟ فەڕەنسا لە چەندین ساڵی ڕابردوو زۆر کاری کردووە بۆ پاراستنی مافەکانی کورد و هەروەها کاری کردووە بۆ پاراستنی کورد لەو کاتەوەی کە ڕژێمی ئەسەد ڕووخا تاوەکو ئێستا کە حکوومەتێکی ڕاگوزەر هەیە پەیوەندێکی زۆر باشی لەگەڵ حکوومەتی سووریا هەیە. لە هەمان کاتیش ئەم پەیوەندی باشەی بەکارهێناوە تاوەکو لەگەڵ سەرکردەکانی کورد کۆبێتەوە و کار بکات بۆ پاراستنی مافەکانی کورد لە چوارچێوەی سووریا. و سەرۆک ماکرۆنیش کۆبوونەوەی لەگەڵ سەرکردەکانی سووریا کردووە، گفتوگۆی لەسەر بارودۆخی سووریا کردووە و سەرۆک ماکرۆن زۆر ڕشت بووە لەسەرەوەی کە دەبێت حکوومەتی سووریا بە یەکسانی مامەڵات لەگەڵ تەواوی بێکاتەکان بکات و مافی کورد لە سووریا بپارێزێت. هەفتەی ڕابردوو ئێمە بینیمان کە کۆبوونەوەی زۆر باش لەگەڵ سەرکردەکانی کورد کراوە تاوەکو ئەم پەیوەندیە زیاتر و زیاتر بچێتە پێشەوە. لەو کاتەوەی کە ئێمە ئەم ڕۆڵەمان گێڕاوە، فەڕەنسا ئەم ڕۆڵەی کێراوە لەگەڵ حکوومەتی ڕاگوزەری سووریا لە هەموو کۆبوونەوەکان جەخت لەوە کراوەتەوە دەبێت ڕێککەوتن بکرێت مافی کورد بپارێزرێت. باشە دکتۆرە، پێگەی سەرۆک بارزانی لە ناوچەکە چۆنە بینن؟ سەرۆک بارزانی ڕۆڵێکی زۆر گرنگی گێڕاوە، ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە لە چارەسەرکردنی کێشەکان. لە سەرەتادا هەوڵی داوەکە لە سووریا ببێتە نێوەندگیر لە نێوان لایەنەکان و ساڵی ڕابردوو کە کۆنفرانسێک لە حەسەکە کرا، کۆنفرانسێکی مێژوویی بوو. سەرۆک بارزانی ڕۆڵی گرنگی گێڕا بۆ ئەوەی دڵنیایی ئەوە بدات کە کورد لە چوارچێوەی سووریا مافی بپارێزرێت. سەرۆک بارزانی پشتیوانی لە سەرکردەکانی کورد کردووە و هەروەها لەسەر ئاستی نێودەوڵەتی لە تورکیا لە سووریا بۆتە نێوەندگیر تاواکو مافی کورد بپارێزرێت و لە پەیوەندیدا بۆ لەگەڵ کۆمەڵگەی نێودەوڵەتی تاواکو دۆخی سووریایان بۆ ڕۆن بکاتەوە و دڵنیایی بدات لەوەی کە
لە گۆڕانی دەسەڵات لە سووریا مافی کورد مافی تەواوی پێکاتەکان بپارێزرێت و هەروەها لە ڕووی مرۆییەوە لە ڕووی سیاسیەوە گەرانتی مافی کورد بدرێت. باشە دکتۆرە، فەڕەنسا چۆن چاودێری ڕێکەوتنی هەسەدە و دیمەشقەکە؟ بە خۆشحاڵیەوە فەڕەنسا ئەوەی کە ئەم سەردانە ئەمڕۆ بینیمان نیشانەی ئەوەیە کە فەڕەنسا دەیەوێت ڕۆڵ بگێڕێت و ببێتە نێوەندگیر لە نێوان هەسەدە لە نێوان دیمەشق تاوەکو دڵنیایی بدات لەوەی ئەم ڕێکەوتنەی نێوانیان بەردەوام بێ و ئەم ئاگربەستە بەردەوام بێت. بە دڵنیاییەوە ئێمە دەزانین کە ئەمریکاش لە هاوشانی فەڕەنسا ڕۆڵ دەگێڕێ و پەیوەندیەکی زۆر باش لە نێوان سەرکردەکانی ئەمریکا و ئەحمەدشەرە هەیە و فەڕەنساش لەم چوارچێوەیەدا هەوڵ دەدا لە کۆبوونەوەکانی لەگەڵ سەرکردەکانی سووریا باڵانسێک ڕابگرێت بۆ ئەوەی دڵنیایی بدات لەوەی کە لەم چوارچێوەیەدا مافی کوردیش بپارێزرێت و دەبێت حکوومەتی ناوەند دیمەشق بە جۆرێک مامەڵە بکات لەم پرۆسەی گواستنەوەی دەسەڵات ئێستا کە مافی پێکاتەکان بدات و من دڵنیام لەوەی کە فەڕەنسا ڕۆڵێکی زۆر باش و سەرنجڕاکێش دەگەڕێت و ڕۆڵێکی کاریگەریشی هەیە. باشە، ڕێکەوتنەکە ئەتوانێت مافی کورد مسۆگەر بکە؟ من پێم وایە ئێستا قۆناغی یەکەمە. لەم قۆناغەدا دەبینین کە بەرەوپێشچوون هەیە بۆ پاراستنی مافەکانی کورد و ئەحمەدشەرە کە ئەم ڕێکەوتنەی واژۆ کردووە وا دەکات کە لەم چوارچێوەیەدا مافی کورد گەرانتی بکات زامنی بکات لە چوارچێوەی سووریا، بەڵام بەدڵنیاییەوە ئێمە دەبێت گەرانتی بدەین دەوەی کە ئەم ڕێکەوتنەوە خۆی جێبەجێ بکرێت. جارێکی دیکە ئەو کوشتار و توندوتیژەی بەرامبەر بە پێکاتەکان و کورد کرا دووبارە نەبێتەوە. دەبێت گرنتی بدەین کە ئەم ڕێککەوتنە وەک خۆی جێبەجێ بکرێت لە هەمان کادا لە هەمان شوێن و ناوەڕۆکی ڕێکەوتنەکان بە شێوەیەکی باش و بە تەواوی جێبەجێ بکرێت و دەبێت دەستورێکیش هەبێت لە چوارچێوەی ئەم دەستورەدا مافی تەواوی پێکاتەکان لە سووریا پارێزراوە بێت و دووپاتی دەکەمەوە کە گرنگە ئەم ڕێککەوتنە کراوە و گرنگە ئەم کۆبوونەوانەش بەردەوام بێت تاوەکو مافی کورد بپارێزرێت، چونکە کورد لە سووریا مافی ئەوەی هەیە بەشکۆمەندانە بژی بە وەک هاوڵاتیەکی. باشە دکتۆرە، سووری باسی مافی پێکاتەکانت کرد، باسی حکومڕانیت کرد، ینی چۆن توانرێت کە سوود لە ئەزمموی حکومڕانی هەرێمی کوردستان وەربگیرێ بۆ ڕۆژاوای کوردستان؟ پێم وایە زۆر گرنگە کە سەیری ئەزمموی حکوومەتی هەرێمی کوردستان بکرێت، چونکە ئەزممونێکی زۆر باش هەیە و لە چوارچێوەی دەستوردا لە چوارچێوەی دامەزراوە سیاسەکانی خۆیان هەوڵ دەدەن کە مافی تەواوی پێکاتەکان لە هەرێمی کوردستان بپارێزێت. ئەم ئەزمموناش دەکرێت بگوازرێتەوە بۆ سووریا، چۆن لە هەرێمی کوردستان پێکاتەکان مافیان پارێزراوە لە سووریاش دەبێت دڵنیایی بدرێت لەوەی تەواوی پێکاتەکان لە سووریا مافیان هەبێت و ڕۆڵیان هەبێت لە حکوومەت، ڕۆڵیان لە بەڕێوەبردننی وڵاتەکە هەبێت. ئەمە شتێکی زۆر گرنگە و نمونەیەکی زۆر جوانە، نمونەیەکی بنچینەیی و سەرنجڕاکێشە کە ئێستا لە هەرێمی کوردستان ئەم حکوومەتە و حکومڕانیە باشە هەیە بگوازرێتەوە بۆ سووریاش بۆ ڕۆژاوای کوردستان تاوەکو حکوومەت دڵنیایی بدات لەوەی تەواوی پێکاتەکان مافیان پارێزراوە.
حکوومەتی سووریاش دڵنیایی بدات و نێتی خۆی بۆ دانوستان و گفتوگۆ دەربڕێت بۆ ئەوەی لەگەڵ تەواوی پێکاتەکان کۆبێتەوە ڕۆڵیان بداتێ و مافی ئەوەیان هەبێت ئەم پێکاتانەش لە حکوومەتی سووریا بەشدار بن تاوەکو پێکەوە شان بەشانی یەک وڵاتەکە بەڕێوە ببن تاوەکو ئێستا شت کراوە بەڵام زۆر ماوە بکرێت دەبێت ئەزمموی هەرێمی کوردستان بگوازرێتەوە بۆ سووریا چونکە زۆر گرنگە و بابەتێکی بنچینەی و گرنگە ئەزممونێکی زۆر گرنگە حکومڕانی هەرێمی کوردستان بگوازرێتەوە بۆ حکومڕانی سووریا. بەڕاست دکتۆر بینوتی مارتن توێژەری فەڕەنسی لە لیۆنی فەڕەنسا و لەگەڵ مامی سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان بەخێر بن.